کاک سەرکار سڵاو لێبێ تۆکو یاساناسێک کە بەردەوام لە ناو دادگاکانایی دۆخی دادگاکان چۆن لە ڕووی مادە هۆشبەرەکانەوە وەزع چییە؟ بەڵێ یەکێک لەو کێشە گەورانێکی ئێستا بەرەوکی کۆمەڵگەکەمانی گرتووە بە گشتی جیهانی ژەناڵێنێ بەدەستیەوە ئێمە ژۆک و عێراق و هەرێمی کوردستان بەدەرنینەوە کە مەترسێکی گەورەی دروست کردووە ئەویش بەکارهێنانی مادەی هۆشبەر و بازرگانی کردنیەتی کە بەڕاستی ئەمە مەترسیەک و خەتەرێکی گەورەیە لەسەر کۆمەڵگە و چونکە ئەمە کێشەکەی لەوەدا یاسن و ناناسێ کۆمەڵگە ناناسێ ئەگاتە هەموو کوچەوکۆڵانێک بۆیە چەند هۆکارێکی ژەیە کە بەڕاستی سەبەبی گەورن لەوانە دیاردەی بێکاری و پارەی پڕبرشتی دەستکەوتی مادەی هۆشبەر و خەتەری ئەو مادەیە لەسەر ئەوەی کە یەک جار تەنها بەکارهێنان بەسە بۆ ئەوەی کە بیتە ئالوودە بوو توشببیە کە دواتر نتوانی وازی لێبێنیت. کەیسەکان چینەوەی کە بەرچاوەکەوت بێت زۆر کاریگەری هەبوو بێت ئەو کەیسە. بەڵێ بێگومان کۆمەڵە کەیسی زۆر هەیە ڕۆژانە ئێمە ئایبینی لە دادگاکاندا و هەم ئەوانەی لە چاکسازیەکان ئێستا کە سزا دراون هەم چ ئەوانەی وەکو بەکارهێنەرن هەم ئەوانەی کە وەکو بازرگانی پێکەری مادەی هۆشبەر کە بازرگانیان بۆ مادەیە کردووە کە بێگومان ئەوانەی کە بازرگانی پێیەکەن خەتوڕەی ئیجرامیەکەی کارەکەی زۆر مەترسیداترە بۆیە لە یاساشدا عقوبەیەکی گەورەتری بۆ دانراوە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئێستا حاڵێن لە چاکسازیەکاندا هەیە و کراوە بە دەق و بە نووسراویش لە نێوان چیرۆکی ئالوودەبوواندا ئەوانن کە هەبوو مامۆسای زانکۆ بووە بە مەبەستی توێژینەوە بەکاری هێنا و توێتی تەنانی من یەک جار بەکاری ئەهێنم بە مەسی توێژینەوە بۆی بزانێکم ئەو مادەیە چۆنە دواتر وازیلێنم بەڵام بەداخەوە تەنها یەک جار کافی بۆ بۆی کە ئەم کەسە بێتە ئالوودە بووە دواتر بۆی تەرێک نەکرێەوە پاشان بۆتە هۆی ئەوەی کە شیرازەی ئەو ماڵەش تێکچێت و خێزان و ماڵ و مناڵەکەشی لەدەستداوە و بەڕاستی وەکەیەکە لەو کەیسە غەریبانەی ئێمە ڕاستە کۆمەڵێک وەکار هەن بۆ ئەوەی کە ئەوانەی کە بۆ نەجگەرە کێشن یان مادە کحولیەکان بەکارێنە سەبەبن بۆ ئەوەی کە هەنگاو بنێن بەرەوەی ئەو مادەیە بەکاری بێن و یشن بەڵام لەگەڵ ئەوەشدا خەتەری ئەو مادەیە لەوەدایە کە تەنانەت یەک جار بەکارهێنان بۆتە هۆی ئالوودەبوونی ئەو کەسە و نەیتوانی وازی دەبێنێ ویان هەمان بوو هەر لەو چیرۆکی ئالوودەبوونەدا هەبووە باس خۆی ینی چیرۆکەی ئەژێڕێتەوە بۆ جۆرەی کە ئەم فەخێ بووە کاتێک کە سەردانی ئاوەڵزاوەکەی کردووە بۆ سەردان و دیدەنی کە بینیوێتی ئەو مادەیە کەشێ یەک جار بەکاری هێناوە دواتر ئەویش ئالوودە بۆ نەیتوانیەوە بەکاری بێنێڵە کاتێک خۆم بینیوانێ لە ناو زینداندا خۆم بینیەوە بۆیە ئەم مادە فەقەیە کاتێکە ئەو دوورە لە هەموو بابەتێکەوە بەم شوی بەسەراتوە بەڵێ بێگومانەوە ئیلتیزامی دینی هەیە و دوورە لە مادە کحولیەکان دوورە لە جگەرە کێشان بەڕاستیەوەمانە بەڵام یەک جار کێشانی ئەو مادە هۆشبەرەوەی کردووە کە بەڕاستی بێتە هۆی ئالوودەبوون و ئەڵێ کاتێک حاڵەتەکەم گەشت ئەوەی خۆم لە زیندان نبینیوانێ کە بربی گیانمی بەو چارە نووسەی کە ئێستا بۆتە شیرازی ماڵ و خێزانەکەشی لێ تێگام. تۆتێ مامۆسایشی زانکۆ بۆ نوناکە بۆ مەبەستی توێژینەوە بەکارهێناوە واتە یەک جار تۆ نەفەسێکی لێ بدرێ ئەمە ئەگەر وەکو جگەرە بێت ئەم کەس ئالوودا بێت خۆی جۆری مادە هۆشبەرەکان وەکو لە یاساکەش دیاری کردووە چەند خشتەیەکمان هەیە کە ئەوانەی لێ خشتە یەک و دووسیان ئەوانە بە هەرە مادە مەترسیدارەکان دیاری کراوە یاساکەش ماسی لێ کردووە بۆیە ئەم مادە هۆشبەرانە خەتەرەکەی لەوەدایە هەندێک جۆری هەیە کە ئێستا ئێمە من نامێناوەکەی بڵێن بە مەسی ئەوەی کە نەبێتە ناسان و تەرویست پێدان بەڵێ خەتەرەکەی لەوەدایە تەنانە یەک جار بەکارهێنان ینی ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم کەسە نتوانێت کۆنتترۆلی حاڵەتەکەی بکات و بێتە بەکارهێنەرێکی مادەی هۆشبەر بەڕاستی وەزی گەنجان چۆنە ئەو کەسانی کە بۆ نمونە هەرزەکارن لە تەمەنیەکان بوونە تێکەڵاوی هاوڕەکانیانە چوونە دەروایان دەست پێ ئەکات ئەمانە دۆخیان چۆنە بوون ئەوانیش کێشەکە لە چیایە ئەوەی کە ئێستا ئێمە گەر نیسبەیەک وەرگین ئەوانەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن لە چاکسازیەکانان زۆرینەی لە تەمەنی گەنجاندایە چونکە ئەو تەمەنە لە تەمەنێکی بێهۆشیایە هەندێک بەڕاستی لە گەنجانی ئێمە بەداخەوە جگە لە هۆکارە مادیەکان هەندیشکیان لەوانەیە وەکو تەقلیدکردنەوە و لاساییکردنەوە شتێکی باش و خۆشکێشان بەکاری بێن کامانە کە دواتر سەرنجامی ئەمەلی دەرناچێ یان چاکسازیەکانە یان زیندانە جێگای یان ئەوە تا ئەبێتە بار و کۆمەلگەکەش وێرانەکە بەڕاستی وەکوکیەوە باسیەکەن نابێت کە جگەرێکیش لە هاوڵاتیە یاخ کەسی بەرامبەر وەی بژیرێ وای لە تۆ کەسیقە نەماوە خەڵک سیقەوە دەوروبەرەکەی نەکات لێسا بەڕاستی ئەڵێ مەسەلەی خۆ پاراستن باشترە لە چارەسەرکردن بۆیە هەموو ئەو هۆکارانەی کە نزیکت ئەکاتەوە ئێمە ناڵین ینی جگەرە کێشان سەبەبێکەوە یان نێرگە لە کێشان یان ئەوانەی کە مادە کحولیەکان بەکارن سەبەبێکە بۆ نزیکردنەوە لە ئالوودەبوون بۆ مادە هۆشبەرانە تا دوورکەویتەوە لەوانە سەلامەت رەبی بەڕاستی.